سەبارەت بە سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پارێزگای هەڵەبجە بووە لەگەڵ میوان ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە کە لەگەڵمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ میوانە. سڵاوت لێبێت بەڕێز پارێزگار. دوێنێ دوا کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی حکوومەت لە کۆبوونەوەکانێکە ئەنجامتاندا کە کۆبوونەوەکات لە دوێنێ ئەنجامدرا، کۆبوونەوەیەکی سەرکەوتوو بوو. زیاتر گفتوگۆتان لەسەر چ بابەتێک کرد؟ ئەمە لێرە بە وردی باسی بکەن. سپاس بۆ بەڕێستان. دیارە دوێنێ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە یاوەری جەنابی جێگری سەرۆکی حکوومەت، وەزیری ناوخۆ، وەزیری ئاوەدانکردنەوە، وەزیری کشت و کاڵ دەستەی و بەرهێنان سەردانی شاری هەڵەبجەیان کرد و پارێزگای هەڵەبجەیان بەسەر کردەوە و ئێمە کۆبوونەوەیەکی فەرمیمان لەگەڵ جەنابیانە کرد کە بەڕێزیان و بەڕێز جەنابی کاقوباد و بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ ئامادەبوون یاداشتێکی نۆخاڵیمان پێشکەشکردن. یاداشتەکە گزارشتە لە معاناتی خەڵکی پارێزگای هەڵەبجە لە کەسوکاری شەیدان چیمیاباران کە پەیوەندی بە دەستی ئاوەدانکردنەوە بە دەستی خێری ئەم شارەوە هەیە. جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە تەقدیرێکی گەورە سێری هەڵەبجە و کەیسی هەڵەبجە و شەیدانی هەڵەبجە و مێژووی هەڵەبجەی کرد و بڕیاریدا لەو نۆخاڵە هەر نوێیمان بۆ جێبەجێ بکات کە خاڵی یەکەمی بریتە لە دامەزرانی 500 کەس لە کوڕان و کچانی دەرچووی شاری هەڵەبجە شارە زۆر هەورامان و دەستپێکردنی 50 کیلۆمەتر قیر بە پێی بەرنامەیەکی تایبەتی لەگەڵ بەڕایەتی گشتی شارەوانەکانی هەڵەبجە بۆچی بۆ شاری هەڵەبجە بۆ ناحەی سیروان بۆ ناحەی خوورماڵ بۆ بیارە و تەوێڵە و تا ناحیە و شارۆچکەیەکی بچووکی وەکو بەمۆ و بڕیاریدا کۆلێژی پزیشکی بۆ هەڵەبجە بکرێتەوە کە ئەمە بابڕێ هەنگاوێکی گەورەی زانستیە بێ و پێشکەوتێکی گەورە بە زانکۆی هەڵەبجە وەک زانکۆیەکی جوان ئەدات. بڕیارەکانی تر بڕیاری گرتنەبەری ڕێکاری یاسایی هەر بە ڕێزیان ئەمری دەرکردووە و بڕیاری داوە لە شەژمانگی پێشودا کە ناحەی خوورماڵ کە پێگەیەکی جوانی لە ناو شارە زۆر و لە ناو هەڵەبجە و هەوراماندا هەیە بکرێ بە قەزا و ڕێکارەکانی یەکسەر بگیرێتە بەر. خاڵە گرنگەکان بریتی بوون لەو خاڵانە و چەندین خاڵی تر کە ئەمانە دەستی ئاوەدانی بۆ شارەکەمان درێژ دەکا و یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان بریتی بوو لە دانانی بەردی بناغەی پرۆژەی پردی و ڕێگای تۆقوت کە جادەیەکی 27 کیلۆمەتریە لە بازگەی هەڵەبجەوە بۆ سەر شاڕی دەربەنیخان میرەدێ. باشە بەڕێز ئازاد، سەرۆکی حکوومەت وەک بەڵێنی دابوو بە دەستێکی پڕەوە سەردانی هەڵەبجە بکات. گرنگترین دەستکەوتی سەردانەکە چی بوو؟ ئەو دەستە پڕە لەلای ئێوە کامیەک لەم پرۆژانە بوو؟ چی بوو زیاتر کە بەرجەستە بوو لەلاتان؟ ئێمە بە پلەی یەکەم 500 کەس واتە 500 و کوڕووکچی هەڵەبجە کە دەرچووی زانکۆ و ماحەد و تیاشایە ماستەریان هەیە و دانەمەزاوندا ئامەزرێ. ئەمە تەسیرێکی ئیجابی لە هەری کارەکە. کردنەوەی ئەو پردە و دانانی بەردی بناغی ئەو پردە ئەو ڕێگەیە نزیک بە 31 میلیارد دینار بۆ خۆی ئەمە کار ئاسانی ئەکات بوو ئەوەی کە هەلێکی کاری گەورە بڕەخسێ و لە بازگەی هەڵەبجەوە واتە لە مەدخەل و سەیتەرەی هەڵەبجەوە بە 27 کیلۆمەتر لەسەر جادی دەربەنیخانی کە ئەمە هەڵەبجە بە دەربەنیخان بە گەرمیان بە ناوڕاست و خواری عێراقەوە دەبەستێ. سێ قەزای خوورماڵ ڕێکارەکانی دەگیرێتە بەر و دەکرێت بە قەزایکی ڕسمی کە لە جیاتی ناحیە قایمقامێت لەوێ ئیدارە و کارەکانی جێبەجێیەکە. لە خاڵە هەرە گرنگەکانی تر بریتێلەوەی لە زۆر کۆڵان و کوچەی شاری هەڵەبجە ناحی سیروان بیارە تەوێڵە ئێمە هێشتا کۆڵانەکانمان قڕ و دیتەن و بە هاوین تەبوو تۆزن و بەستان قڕاوین ئەو بڕیاریدا هەر لە زووترین کات 50 کیلۆمەتر قیر بۆ شوێنە جیاجیەکانی ئەم شار و شارۆچکانە بە قەزای مرکزی محافەزەی هەڵەبجەوە جێبەجێ بکرێت. و خاڵێکی تر دەستی وەبەرهێنان لە هەڵەبجە کە دەستێکی گرنگە و پێویستی بە ئاوەدانکردنەوە هەیە. ئەمەش پێویستی بەوەیە لە هەندێک یاسای وشک یاسا کە بوار بە کاری وەبەرهێنان نادات بڕەخسێنێ بەچی بەوەی هەڵەبجە لە زۆر ڕسوماتی تایبەتی و لە زۆر یاسای وشک دەپارێزێ تا دەستی بەڕێندەران دەستی وەبەرهێنەران ئاوەڵا بکە سەردانی هەڵەبجە بکەن بۆ کارگە بۆ معمەل بۆ دروستکردنی پرۆژەی ئاوەدانی. ئەمانە بەڕاستی ئەو یاداشتەی ئێمە یامانێ نۆ خاڵ بوو هەر نۆخاڵەکەی بۆ جێبەجێکردین کە ئەمە دەستێکی پڕخێر و پڕبەرەکەتە بۆ شارەکەمان بۆ پارێزگاکەمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. باش سەرۆکی حکوومەت جەخت دەکاتەوە کە خزمەتکردنی خەڵکی هەڵەبجە بێگومان بە ئەرکی خۆمانی دەزانین. ئێوە تا چەند گەشت بینن بەو سەردان و بەڵێنانش؟
ئێمە پێمان وایە حکوومەت هێرێم وتی ئەمە یەکەم سەردانمە من دەیکەم ڕاستە درەنگ بووە ئەبواە زووتر باتینایە بەڵام ئێساش درەنگیە ئەگەر بتوانین بەردەوامی لە خزمەتگوزاری ئەم هەنگاوە هەنگاوێکی پرخێرە ئەڵێ مانگە شەو سەر لە ئێوارە دیارە هەنگاوی دوێنێ ئێمە 9 خاڵ پێم وایە گەر 19 خاڵیشمان بقسایەتە بەردەستی جەنابیان لەسەر هەر 19 موافقەتیە کرد بەڵام ئەو 9 خاڵی استراتیژین چکە ئێمە ئەبێ بڕاعاتی حکوومەت هێرێمی کوردستان تواناداراییەکانی توانای وەبەرهێنانی و پەیوەندیەکانی حکوومەت هێرێمی کوردستان لەگەر عێراقی فداڵ بکەین کە ئیشکالێکی گەورە لەسەر مافە دەستوریەکانی حکوومەت هێرێمی کوردستان و گەلی کورد پێم وایە هێشتا لە عێراقا پێویستی بە پێداچوونەوە هەیە پێویستی بەوە هەیە بە چاوێکی گەورەتر و بە چەتێکی گەورەتر عێراق سەیری هەرێم سەیری کوردستان سەیری بابرین ئەو ناوچانە بکات کە ئەمڕۆ پێوەتی حکوومەت هێرێم ئێمە بیرمان نەچێ حکوومەت هێرێمی کوردستان لە ڕووی دەستوریەوە بەشێکە لە عێراقی فیداڵ واتە بەشێکە لە عێراقی نوێ ئەبێ عێراقی نوێ وەکو چۆن سەیری بەسرە و سەیری بەغدا و سەیری دوو شاری پیرۆزی گەوری و نەجەف و کەربەلا دەکا ئەواش سەیری هەڵەبجە بکات ئەواژ لە کەس و کاری چیمیاباران مناڵانی وندوو من بابلین ونبوو تا قانەکان و شەیدانی هەڵەبجەی ساڵی 74 ناپاڵم باران شەیدانی 1970 گەڕەکی کانشقان و خەڵکی شارەکەی بە سەیسایەق و شارە زور و خوڕباڵ و هەورامانەوە بکاتەوە بۆیە بەڕاستی هەنگاوی یەکەمیان هەنگاوی پرخێر بوو ئیشەڵڵا هەنگاوی دووەم و سێم و زیاتریشی بە شوێندا دێت باش باس لە یەکێک لە بەڵێنەکانی دیکەی سەرۆکی حکوومەت ئەکەین کە بەڵێنکی گرنگە ئەوە بوو کە داهاتی مەرزەکانی سنووری هەڵەبجە بۆ پارێزگاکە دابین بکرێت ئەوە چۆن دەبینن؟ ئێمە دوو مەرز لە سنوورەکەمانایە پێوتێ مەرزی پشتە بەمەوە و مەرزی تەوێڵە ئەم دوو مەرزە داهاتیانێ و داهاتەکانی دارە دەچێتە ناو سنووقی دارایی حکوومەت هێرێمی کوردستان و حکوومەت هێرێمی کوردستانیش بە یەک چاو بۆ هەمووی سەرف دەکات بەڵام هەڵەبجە خستێکی تایبەتی هەیە یەک ئاوەدانکردنەوەی پێویستی بە دەستێکی ئاوەدانی زیاتر هاوکاری زیاترە دوو هەڵەبجە سەربارێکی میاباران کە 5,000 پەپولەی شەید بووە 5,000 مرۆڤی سیڤیلی شەید بووە شارەکە تەخت کراوە یارەکەڕێن هەڵەبجە لە پاڵیا شارۆچکەی سیسایە کە ئێسا لە ڕووی نەسەمەوە دوو ئەوەنەی شاری هەڵەبجە و پێگەکەشی قەبارەکەشی دوو ئەوەنەی شاری هەڵەبجە بن ئەمە هەمووی پێویستی بەدەستی ئاوەدانکردنەوەیە هەورامان شارە زۆر بۆ ئەمە بڕیاریدا هەردوو مەرزی پشتە و بەمۆ لەگەڵ مەرزی تەوێڵە داهاتەکانیان کە دەدێتە سنووقی حکوومەت هێرێمی کوردستانەوە نسبەتێکی معقول دابنێ لەو داهاتە مانگانە ساڵانە بۆ دەستی ئاوەدانکردنەوەی پارێزگای هەڵەبجە ئەمە بۆ ئێمە کارێکی زۆر با بڵین گرنگە و کارێکە ئەتوانین بڵین لەمە دوای دەستی ئاوەدانی زیاتر دەستی بابلین هەلی کاری زیاتر بە شارەکەمانەوە ئەڕقسێنێ کە بەڕاستی ئەوە خاڵێکە زۆرجی تەقدیرە هاوشانی کردنەوەی جادە و پردی تۆخۆت هاوشانی دامەزرانی 500 کوڕ و کچی دەرچووی شار و شارۆچکەکەمان هاوشانی بە قەزابوونی ناحێی خوڕماڵ هاوشانی نۆژەنکردنەوەی ڕێگەی پشتە کە جادەیەکە ئێستا مەرزێکی گەورەی وەکو پشتە بەمۆی لەسرە و ئەو مەرزە داهاتی ساڵانەی هەیە دیارە بە نۆژەنکردنەوەی جادەکە ئەتوانرێ داهاتەکە زیاتر بکرێت کە ئەمەش لە قازانجی حکوومەت هێرێمی کوردستان و لە قازانجی پارێزگای هەڵەبجە دەبێت باشە وەکو دواپرسار بەڕێزازاد بڕیارەکە لە داهاتوویەکی نزیک پرۆژەی پردی تەنگی سەی محەممەدیش جێبەجێ بکرێت کەمێک دەتوانی باسی و پرۆژێمان بۆ بکەی وردەکارەکانی و پرۆژەیە چییە؟ ئێمە سوپاس بۆ حکوومەتی هێرێم سوپاس بۆ جەنابی کاک مەسرور جەنابی کاقوبات سوپاس بۆ بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوە جەنابی کاکدانا کە بەڕاستی گوشمێکی باشیشیان داوە بە پردی سێ محەممەد پردی سێ محەممەد یەکێکە لە ڕووی پرۆژی استراتیژی و هاوشانی پردی تۆخو دەبێت بەڵێ هەنگاوی زۆر باشی بۆ نراوە پێم وایە پردی تەنگی سێ محەممەد ئەبێ بە پرۆژەی استراتیژی دووەم لەم شارە کە ئەتوانین بڵین بەکردنەوەی ڕێگا و پردی تۆقوت بەکردنەوەی ڕێگا و پردی تەنگی سێ محەممەد تا 25 بۆ 30 ساڵی کە پرۆژەی استراتیژی لە هەڵەبجە پێویست نابێت چکە ڕێگا پەیوەندیشی گەورەی بە هاتوچۆ بە بازرگانی بە هەلی کار دەبێت و پەیوەندیشی گەورەی بە نزیکبوونەوەی شار و شارۆچکەکان ئێمە ئەبەسێتەوە بە گەرمیانەوە ئێمە دەبەسێتەوە بە دەربەنی خانەوە ئێمە وامان لێ دێت ئەگەر لە سازانەوە بارێک بێت لە کۆماری ئیسلامیەوە بە کەمتر لە 6 کیلۆمەتر ئەگاتە دەربەنی خان واتە لە سازانی سنووری هەڵەبجەوە بۆ ناوشاری هەڵەبجە بە ڕێگای و پردی تۆخو تا بۆ سەر جادەی میرەدیە دەربەنی خان و بۆ دەربەنی خان ئەکاتە 6 کیلۆمەتر 6 کیلۆمەتر بۆ ترانزیێتی گومرجی 6 کیلۆمەتر بۆ هەلی بازرگانی زۆر دەخلی خەڵک زیاکە زۆر هەلی کار زیاکە دیارە تەنگی سێ محەممەد
کاری لە مێژینەی هەڵەبجەیەکانە و پارێزگا و ئیدارەکانە و ئێمە هەردوێنێ باسیشمان کرد لەگەڵ جەنابی وەزیری ئاوەدانکردنەوە کە ئینشاڵڵا لەم مدە زەمنێکی زۆر نزیکە گوژمێکی تری پێدەن و پردی تەنگی سێ محەممەد دەبێت بە پرۆژەی استراتیژی دووەمی گەورە لە پارێزگاکەمان. بەڵێ بەڕێز ئازاد تەوفیق پارێزگاری هەڵەبجە لەگەڵمان بوویت. هەڵەبجەیەکان شایستەی باشترینەکانن و ئەوەی کە دەکرێت بۆ هەڵەبجەیەکان ئەرکە. سپاس دەکەین کە لەگەڵمان بوویت بۆ هیوەی کە بە زووترین کاتەوای ئەو پرۆژانە بچنە بواری جێبەجێکردنەوە. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. سپاس.